ئایا نرخی $100 دێتە خوار 140,000 دینار؟ ئایندەی نرخی دۆلار چی لێ دێت؟ بانکی ناوەندی عێراق و بانکەکانی ئەمریکا لەسەر چی ڕێککەوتن؟ بەپێی زانیاریەکانی تیوارکە لە چەند سەرچاوەیەک لە بانکی ناوەندی و لیژنەی دارایی پەرلەمانی عێراقەوە دەستی کەوتووە، دابەزینی دۆلار بە شوێنەیی بەردەوام دەبێت و هەڵبەز و دابەزی نرخەکەی لە بازاڕەکاندا ماوەیەکی زیاتر دەخایەنێت. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئاست و جۆری لێکتێگەیشتنەکەی نێوان ئەمریکا و عێراق لە سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا هۆکاری ئەم دابەزینە کەم و هێواشەی نرخی دۆلارە بەم جۆرەی ئێستا. ئەو ئەندامەی لیژنەی دارایی بۆ تیوار هۆکارەکەی بەم جۆرە ڕوون کردەوە. کاتی سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا هەردوو لا ڕێککەوتنی کۆتاییان نەکردووە بۆ لابردنی سزای سەر 22 بانکەکە. ئەگەر ئەو سزایانە لا ببرایان نرخی $100 لە بازاڕەکاندا بۆ خوار 140,000 دینار دادەبەزی. بەڵام ئەمریکا هێشتا ڕازی نیە لە ڕێکارە بانکی و مامەڵەکانی ئەو 22 بانکە سزادراوەی عێراق. وردبینی و چاودێری ئەو بانکانەش سپێردراوە بە کۆمپانیایەکی تایبەتمەندی ئەمریکی بۆ ئەوەی ئەمریکاش لەسەر بنەمای ئەوە داواکاریەکانی عێراق جێبەجێ بکات بۆ لابردنی سزای ئەو بانکانە تا نرخی دۆلار دابەزێت. هەر بۆیە لێکتێگەیشتنەکەی نێوان ئەمریکا و عێراق وەک ڕێککەوتنێکی نیوە ناچڵ وایە و بۆیە جارێ نرخی دۆلار بەم جۆرە و کەم دادەبەزێت. هەرکات سزای سەر ئەو بانکانە بە تەواوی لابران ئەوە نرخی دۆلار زیاتر دادەبەزێت. ڕەنگە لە بازاڕەکاندا لە نێوان 135,000 بۆ 140,000 دینار مامەڵەی پێوە بکرێت کە ئەمەش چاوەڕێت دەکرێت بگاتە مانگەکانی کۆتایی ئەم ساڵ، چونکە هێشتا کۆمپانیا ئەمریکیەکە دەست بەکار نەبووە. بەپێی زانیاریەکان ئەو بانکانەی سزادراون نزیکەی نیوەی قەبارەی ئاڵوگۆڕ و مامەڵەی دراوی بیانی لە عێراق ڕێک دەخەن، بۆیە لابردنی سزاکانیان کاریگەری زۆری لەسەر نرخی دۆلار دەبێت. بەڵام بەو دۆخەی ئێستاشەوە ڕێککەوتنە نیوە ناچڵەکەی ئەمریکا و عێراق وای کردووە نرخی دۆلار تا ڕادەیەک دابەزێت. سەرچاوەیەکی بەرپرس لە بانکی ناوەندی بە تیواری وت حکوومەت کۆنتڕۆڵی قەیرانی دۆلاری کردووە و دابەزینی زیاتریش تەنها لەسەر کات وەستاوە. وتیشی هۆکارێکی دیکە و گرنگی دابەزینی زیاتری دۆلار لە ئێستا و داهاتوودا ئەوە دەبێت ئەگەر ئەمریکا سزای سەر بانکەکانیش بۆ ماوەیەکی دیکە درێژ بکاتەوە و لایەن نەبات، بەڵام دڵنیایی داوە بە عێراق کە سزاکان بانکی دیکە ناگرێتەوە، چونکە بانکی فیدراڵی ئەمریکا ڕازیە بە لە 180 مامەڵەی دارایی دۆلار و حەواڵەی ئەلکترۆنی کە بانکی ناوەندی عێراق جێبەجێی دەکات. هەر بۆیە ئەمەش دڵنیاییە بۆ عێراق کە دۆلار جارێکی دیکە نرخەکەی بەرامبەر بە دینار بەرز نابێتەوە.